لێرە دەمێ قسێ بکەم. هەندێک کەسی تێنەگەیشت و دوو لە ڕیبەڕێستان کە دەڵێم عەقڵت کۆکەرەوە ئەڵێ غەزە چی پەیوەندێکی بە ئێمەوە هەیە؟ ئەمڕۆ غەزە ئێلانێ بانی وڵاتێتر بێ موسڵمان. باشە من پرسیار لە تۆ دەکەم، تۆڵی پەیوەندی بە منەوە نییە. خوای گەورە دەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە، باوەڕداران برای یەکن. تۆ باوەڕداری یا باوەڕدار نیت؟ ئەویش باوەڕدار نییە؟ ئەتوانی بڵێ غەزە کافرە؟ نەخێر. مسلمان نییە؟ وەک تۆ ناڵێ لا ئیلاهە ئیلا الله، وەک تۆ شایەتمان ناهێنێ، وەک تۆ نوێژ ناکە، چۆن پەیوەندی بە تۆ نیە؟ خوا دەفەرمێ باوەڕداران برای یەکن، ئیتر هەر زمانێکیان هەبێ کەواتە برای تۆیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، زۆربەی مامۆستایان ئاینی ئەم کوردستانە دەڵێن ئێمە لەسەر مەزهەبی ئیمامی شافعین. زۆرێکان وا دەڵێن، وایە و بیستمانە زۆرێک دەڵێن ئێمە لەسەر مەزهەبی ئیمامی شافعین. ئیمامی شافعی خۆ کورد نییە، عەرەبە. بۆچی پەیوەندیت بەوە هەیە؟ ئیمامی شافعی مناڵی غەزەیە، لە شاری غەزە لەدایک بووە. ئەوە دانزانیوە؟ شارەکەی ئیمامی شافعی ئەمڕۆ وێران کراوە. مسلمانێک دەڕوات خواردنێک بۆ خۆی بهێنێ، فەردەی ئارد بێنە دەیکوژن. کوا مافی مرۆڤ؟ کوا مافی ئینسان؟ کوا مافی ئافرەت و منداڵ؟ ئەوە تەنها درۆیە کە ئەوروپا دەیکە، وڵاتە جلهێزەکان دەیکەن. ئێمە مسلمانین، لای ئەوان مرۆڤ نین. کوا مرۆڤایەتی؟ درۆ دەکەن، باوەڕیان پێ مەکەن. ئێمە مرۆڤ نەبووین ئەنفال کراین؟ ئێمە مرۆڤ نەبووین چیمە باران کراین؟ ئێمە مرۆڤ نەبووین کرانە چوار پارچەوە؟ درۆ دەلەسێ، باوەڕ بەوانە مەکەن. ئەوانە پشیلە بەخێوەکەن، نازام چی بەخێوەکەن، هەمووی خەڵەتاندنی چاوی تۆیە. پیاوێک دەبینی بە هەزارەها و بە ملیۆنها دەفتەری هەیە، دەوڵەمەنە یا بەرپرسە، ئەچێ مۆبایلەکەی دایکت و نەن کرد دێنی ئاوا ئەیگرێ بەدەستێەوە لەبەر کامێرا، ماشەڵڵا فڵان کەس پیاوێکی سادەیە. کورە تۆ بۆ نەفەقیری، بۆ نەداماوی، تۆزێ عەقڵت کۆکەرەوە. سادەی چی؟ ئەوە تەنها بۆ خەڵەتاندنی تۆیە. ئەڕاتە سیارەیەکی شڕەوە ڤیدۆیەکم بکەن با منە خەڵکی پێ بخەڵەتێن. تۆزێ عەقڵت کۆکەرەوە. ئینسانە بێ عەقڵ و تێگەشتوو بێ. بەڕاستی پەیوەندی بە ئێمەوە هەیە. خاڵێتر ئەڵێن کاتێککە ئێمە لێمان قەوما بۆ غەزە دیفاعی لە ئێمە نەکرد. حەقمان چێ بەسەریانەوە؟ منیش وەڵامی تۆ ئەدەمەوە، ئەگەر مەبەستە 1916 بێ سایز بیکۆ کراوە، کاتێککە کوردستان کراوە چوار پارچەوە، ئەمانەی کە ئێستا کوژراون و برسی دەکرێن هیچیان لەدایک نەبوونە، هیچیان ئەو کاتە نەبوونە تا دیفاع لە تۆ بکەن. تۆش نەبووی. ئەگەر مەبەست کاتی ئەنفال و هەڵەبجەیە، بە هەمان شێوە ئەو هەموو مناڵی کە کوژرا و برسی